نزیکەی 3 ساڵە لە مەلەفی ئەمنی کەرکووکدا بەشداری بە هیچ هێزێکی کورد ناکرێ. ئەمەش لە کاتێکدایە کۆبوونە و دانووسان لە نێوان هەرێم و عێراق لە ئارادایە بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە جێنا کۆکەکان و بەشداری پێکردنیان لە مەلەفی ئەمنی شارەکەدا. فەرماندەیەکی پێشمەرگە شکرای دەکات گفتوگۆی نێوان لیژنەکانی دانووسانی هەردوولا بەردەوامە و پێشبینی دەکرێت بەم نزیکانە بگەنە ڕێککەوتن لەسەر گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچەکە. ئێمە چاوەڕێی وەفدی دانوستانی خۆمانەکەین هی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بەیەکەوە کەی ئەو بڕیارە دەرچوو هێزی پێشمەرگە بگەڕێتەوە شوێنەکان ئەوەی کە پێویستە تەوان ومێدمان هەیە لە ماوەیەکی نزیکدا ومێدەکە وایە کە زوو بگەینە تەفاوەمێکی باش هێزەکان بچن بۆ پاراستنی تێکڕای خەڵکی ناوچەکە. زەرورەتی نوێنەری هێزی پێشمەرگەی کوردستان واتە وەزارەتی پێشمەرگە زۆر گرنگە بۆ ئەوەی پارێزەری خەڵکی دەڤەری مادەی 140 بە تێکڕا بە هێزی پێشمەرگەوە جوانە چکە هێزی پێشمەرگە بە بێجیازی خەڵکی ئەوە ناوچەی پاراستووە. بە درێژایی 4 ساڵی شەڕی نێوان پێشمەرگە و داعش هێزەکانی پێشمەرگە توانیان دۆخی ئەمنی ناوچە جێنا کۆکەکان بپارێزن و ڕێگە نەدەن داعش هاوشێوەی موسڵ و تکری داگیریان بکات. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی گەڕانەوەی پێشمەرگە و بەشداری پێکردنی لە مەلەفی ئەمنی شارەکەدا بە گرنگ و پێویست دەزانێت بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی ئەو ناوچانە. بەڵێ پێشمەرگە کە بەشێک لە سیستمی بەرگری عێراق و لە دەستورە ناوی هاتووە دان پێداهێنراوە پەراوێزخستن و بەشداری نەکردنی واتە بەشداری پێنەکردنی پەراوێزخستنی پێکاتێک کە ئەوش پێکاتی کووردە بۆیە ئەمە ناکرێەوە قەنەعەتمان وایە کە گرفتی زۆر گەورەتر ڕوئەدا و ئەم ناوچانە کە بۆ خۆی لە دەستورە بە متەنازە عەلەیها هاتووە پێویستە هەردوو لا پێکەوە بارودۆخی ئەمنی شارەکە بپارێزن. دوورخستنەوەی پێشمەرگە لە مەلەفی ئەمنی کەرکووک و بەشداری پێنەکردنی لە ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانی شارەکە بۆشایی ئەمنی دروست کردووە. چاودێرانی ئەمنیش پێیان وایە بە هاوبەشی بەڕێوەبردننی مەلەفی ئەمنی و ئیداری و سیاسی کەرکووک سەقامگیری بە دوای خۆیدا دەهێنێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.